مام عەلی پیاوێکی بەتەمەنە، وەکو خۆی دەڵێت لەوەتەی بەبیرم دێت و با و باپیرانیشی لە گوندەکەیاندا قوربانی بە کۆمەڵیان کردووە. لە دەمی مام عەلیەوە گوێبیستی جیاوازی قوربانیکردن لە کۆن و لە ئێستادا دەبین. وەڵا لەوەی کە بەبیرم دێت دەبی تەمەنم ئەمنەوە لە شێتی تێپەڕێەوە ئەوە هاتووی هیناومانە قوربانی کردووە قوربانی کردووە کە قوربانی کردووە وەکو دابێتی گوندەکە خەڵکەکە یەک بووە هەموو کراوەتە یەک پارچە کە هاتووە لەوێ گۆشتەکان تاوزەی کردووە و ماڵیان داناوە و چیلۆ نەبووە کەراز وێ نەبوو کات ماڵ دە کەس بە هەروکوێک بوو پێش کەس بە هەروکوێک بوو ئەگە عیوانمان دەگوشتنەوە بە ماڵ دامان دەنا و دوایی هەر کەس ناوەکان دەخوێنەوە و گۆشتی خۆتی یاوت دەبردەوە ماڵ. ئێستاش کەوتە 100 کیلۆیە هەموو ساڵی دەکەین و چه حیوانێکیش باش پێ دەگوژینەوە لە پێنە ئەو خوای گەورە ئاگەدای ناوە خوای لە خۆڕازیکەی. لێرە گەنجەکان هاوشێوەی باو باپیرانیان قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن و دواتر لا مزگەوتی گوندەکە بە پێی نفوس گۆشتەکە دابەش دەکەن. لە گوندی زورکانی سەر بە ناحیەی سەنگەسەر هەموو ساڵێک خەڵکی گوندەکە هەمویان بەیەکەوە کۆ دەبنەوە و هاوشێوەی پێشینەکانیان سونەتی گەورەی قوربانی ئەنجام دەدەن. ئێمە کە دەبینن بە چاوی خۆتانە دابوونەریتە کە هەر لە مێژەوە دابوونەریتەوەتی من بە بیرم دێ لە باو باپیرانەوە ئەو دابوونەریتە جوانە کە قوربانیکردن بە کۆمەڵ لێرە ئەنجام دەدرێت و وەدێت ئەلێرە گۆشتەکە کۆ دەکەینەوە ئێسک و نەرم کە لێک جا دەکەینەوە دواتر ڕێژەی نفوسی ماڵەکان وەردەگرین و دواتر دابەشی ئەو گۆشتە دابش دەکەین بەسەر ڕێژەی نفوسەکاندا ڕێژێکمان بۆ دەدەچی و دابش دەکەین بەسەر ماڵەکاندا چونکە ئێمە پێشەوەی ناوی ماڵەکان بڵین گۆشتەکە قەپان دەکەین بۆی زیاتر نزیک بێرە دادگەری و کەم و کوری تێدا نەبێت. جێژنی قوربان بە کۆمەڵ دەکەین هەر کەسە لە ماڵە خۆ حیوانەکەی دەکوژیتەوە دێنتە مزگەوتێ لێرە کۆی دەکەینەوە دابەشی نەفوسەکانی دەکەین. گوندی ئێمە پێک هاتووە لە 370 ماڵ 1884 نەفوسە بە پێی نەفوس دابەشی دەکەین هەموو ساڵێک. ئێستا ئەم ساڵ بۆ نمونە نزیکەی 5 تەن و زیاتر هەرە بەرەو هەڵکشانیشە زیاتر گۆشتی لێیە دابەشی نەفوسەکانی دەکەین هەر نەفوسێک نزیکەی 3 کیلۆی بەردەکەوێت. گەرم و گۆڕی هاوڵاتیان بۆ ئەنجامدانی قوربانی بەردەوامە تەنیا لەو گوندە بچووکەی زورکان. ئەم ساڵ نزیکەی 250 سەر ئاژەڵ سەر بردراون لە قوربانیدا خوددا بە گوێگرتن و ملکەچی و بەرزڕاگرتنی دروشمەکانی دەوێت خێر و خۆشی و تام و چێژەکەیشی بۆ مرۆڤەکان خۆیانە. لە گوندی زورکانی سەر بە ناحیەی سەنگەسەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.